جۆماڵی گوندی وەردەیە هەر لە قەدیمەوە نی دابوونەری سەکەنمە بەیانی نەک بڵێ هەر ئێستا هەر لە زمانی قەدیمەوە داتینەوە جۆماڵە نەکرد لەبەرەی ئەو جۆیە هەم وەردی هەم ناوەندەیی هێردووکە استیفادەی لێکەن بەڵام ئێستا ئەوەی کە لەمە زیاتر لە وەردی و ناوەندیان زیاتر استیفادەی لێکە ئەو سەپانانەنە غەدرێ لە هێردوو گوندانی شەکەنیان لێبەرەو زیاد ئاوێ بەکاردەینن گەنە خۆما هەردوو گوندەکان بە برایەتی ئەو جۆیە لۆ برنەوێر عادی مەبە بەڵام لۆ استیفادەی ئەوانیش استیفادەی لێکەن و پێکەوە لە زمانی بەبیری باپیری مەش نەبووە ئەمە لە گوندی وەردی ساڵانە هەڵەستین بە جۆماڵیکردنی لە چیای هەڵگۆردەوە لە بن چیای هەڵگۆردەوە دەست پێ دەکەین هەتاگاتە گوندەکەمان تقریبان حدودی 4 کیلۆ 5 کیلۆمەتر دەرەچیت هەمومان پێکەوە لە هەر شار و شارۆشکەیەکی بین خەڵکی گوندی وەردەبێت دێ بەشداری ئەکا ئەگەر بەخۆشی پێنەکرێن نەفەرەکی ئەنێریت و هاروکاری کە بوویتە نەریتێکی ساڵانە بە هەرەوەس زۆر خۆشحاڵیشە بین کە هەموو پێکەوە بەشدارین و تا ئێوارە ئیش و کارەکان ڕائەپەڕێنی وجە هەر ئێکەی بە شێوازەکی ئیشی تێدا ئەکات ئەوەی هەیە بێڵی وێە تەورەی وێە داسی وێە بەڵام ئێستاش ساڵانە پێشتر بە داس و بە تەور ئیشیان تێدا ئەکرد بەڵام ئێستا خۆشبەختانە ئامێری زۆر باش پێیا بووە ئاسانکارین لو ئەکات کە ئەو جیای لە سەر پشتی جۆشی نەبێت ئێستا لەوانەیە 2 کیلۆمەتر ڕۆی بی بەڵام ساڵانە لەوانێ 100 کیلۆمەتر 100 متر 200 متر هەر ئەیتوانی ئەوەندە بڕوە ئەو ئامێرانە ئاسانکارێکی زۆر زۆر باشی لۆ کردینە. خەڵکی گوند بە تێکڕایی لە هەر ماڵێک کەسێک گەنجێک و ڕیسپی و کەسایەتەکانیش دێن بۆ ڕێنماییکردن و ڕێنوێنیکردنی گەنجەکان بە هەرەوەزی بە درێژایی 5 کیلۆمەتر لە گوندی وەردە دەست پێکا درێژایی ئەم جۆگەلەیە کە درێژە بێتەوە بوو بن زنجیرە شاخی هەڵگورد لە گوندی ناوەندە و گوندی وەردە بە تەواوەتی بەهۆی ئەم جۆماڵەوە بەراوەکرێ ڕاستە بە کەرستەیەکی سادەیە و نەریتێکی کۆنی کوردەواری بەڵام تاکو ئێستا ئەم نەریتە لە گوندەکەمان پارێزراوە ئێمەش هەموو ساڵەیە لەگەڵ هاوڵاتیان گەنجان لاوان و ڕشتی و کەسایەتەکانی گوندەکەمان بەشداری ئەم جۆماڵەکەی ناتوانین بڵێم ئەوە بۆتە نەریتێکی جوان پیشەی خۆم کارمەندی تەندروستیمە حەزم کرد وەکو تیمێکی پزیشکی هەندێک فریاگوزاری سەرەتایی ئامادە بکەم لە تەرچی لە کاتێکیوە بە خۆزانی منتخەکە ناو شاخاویە هەر ئەگەرەکی بریندار بوونا کیان خوانە کەرانە دووپشی پێوەدانەکە ئەوانە هەبێت شتەی سەرەتاییان لۆ بکەین هەتا دەیانگەینە بستە شوای هەو ساڵەکە بەهۆی بەفر و باران گەلک زۆر بووە زۆیەکە یەکجار پیس بوویتەوە جا دوسێ ڕۆژان لەوانێ بخاینی خزمانی گوندی وەردە هەر هەمیان بەشدارێن جا مەسەلەن خۆشیە هەڵڵای لێ ئەدەن هەیباریەکان زانی بەڕاستی ڕۆژەکی زۆر زۆر خۆشە 20 نەفەر لە سە نەفەرەکی هەیباریەکەن بەڕازی جا هەڵا یعنی گوندی وەردە یعنی هەڵا گوندی وەردە یعنی هەیبار بەڕاستی ئەو ڕۆژانە دووبارە نابنەوە لەخوای بە زیادی بی بناوانی جۆی گوندی وەردام لە گوندی ناوەندە هەڵدێ خزمانی گوندی ناوەندەش بەڕاستی جێی دەستخۆشیە لێیان بکەین ساڵانە زۆر هاوکاری منە بەڕاستی ئەگە بڵێم لەمە چاتر هاوکارن غیلاف نییە بە هیوای ئینشاءڵڵە هەو ساڵ ساڵێکی پڕ خێر و بەرەکەت لۆ هەموو لایە